چەند پەرلەمانتارێکی سەربەخۆی پەرلەمانی عێراق بەشداری دەستپێکردنی هەڵمەتی بانگەشەی کۆمەڵی دادگەریان کرد و پشتیوانی خۆیان بۆ مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید دەربڕی. داوا لە جەماوەری سنووری بازنەی سێ دەکەن دەنگ بدەن بە نوێنەری ڕاستەقینە و باڵوێست و دلێر کە ئەویش مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشیدە و مێژووی کاریە و پەرلەمانتارە شایدی ئەوەیە ببێت ترس لەبەری خەڵک و بەدەستهێنانی مافیا وڵاتیان شەڕی کردووە. بۆ خەڵکی هەڵەبجە ئەحمەدی حاجی ڕەشید زۆر زەرورە نوێنەریان بێت، چونکە بەڕاستی من بینی ومە لەوێ چۆن شەڕی خەڵکی کردووە، نەک هەر هەڵەبجە بەڵکو شەڕی کوردستانی کردووە. لەبەرەوە ئینشاءڵڵا بە پشتیوانی خوای گەورە و میهرەبان دوای ئەوەی کە بەشێک لەو برادرانەمان لە ئەندام کەوانێکی خوانە کاندیدۆ بەسەر بەخۆ لەگەڵ ئەو برادرانەی کۆمەڵە ئینشاءڵڵا هەوڵە دەین هاوپەیمانێکی گەورە دروستکەین و ببین بە چقڵی چاوی دوژمنانی گەلەکەمان کە بەڕاستی من یەکەم ئەگە تەسەلسولدانم یەکێتی و پارتی یەکەمە. هاتوین بۆ پشگیری پیاوێک کە لە ڕاستگۆی لە ئازایەتی لە زیرەکی لە توانای دڵنیاین کاندیدێکی بەهێزی ئەم کوردستانەیە بە هەموو قوتمان پشگیریەکەین و تاقیمان کردوتەوە کە بەڕاستی نمونەی پیاوی ئیشکردن و پیاوی نەترس و پیاوی ئازا و مەردە ئێمە لەو ڕێچکەی کە گرتومانەتە بەربەیەکەوە لە ماوەی ڕابردووە لە قۆناغی داهات و پشت بەخوای گەورە دوای پاڵپشتی دەنگدەران بەردەوام ئەبین و بە دڵنیاییشەوە شتێک ئەەکەین هەمووی لە پێناوی میلەتەکەمانە بێ نەک لە پێناوی کۆمەڵێک دەسەڵات و کۆمەڵێک هێزی گەندەڵ کە یانوێ وڵاتی وێران. ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ئاماژە بۆ دەدات نوێنەرانی کۆمەڵ لە هەر شوێنێک بوو بن لە بەرەی خەڵک بوون و هاوکات لەسەر کێشە و گرفتەکانی وڵاتیان دەنگیان هەڵبڕیوە سەلماندویانە نوێنەری ڕاستەقینەی خەڵکن بەبێ جیاوازی. بۆیە داوا دەکات متمانە بە نوێنەرەکانیان بدرێت تا شەڕ لەسەر داخوازی و مافەکانیان بکەن. ئێمە دەزانین کاریگەری هێزێکی ئۆپۆزیسیۆنی ئیجابی دادگەری دەستپاک چەند کاریگەری لەو پەرلەمانە باوەڕ بکەن ئەو هێز و ئۆپۆزیسیۆنە گەورانەی کەوە بانگەشێکی زەبەلاحیان هەیە بەقەد ئەو حوت پەرلەمانتاری کە لە پەرلەمانی کوردستان کاریان کردووە وجودیان نەبووە لە غیاب لە لێژنەکان لە بۆداداچوون و لە لێپرسینەوە و لە پەنجە خستنە ناوچاوی بەرپرسان و وەزیرانی ئەم حکوومەتە بەڵام بەداخەوە بانگەشەیەکی زۆر و بێبنەما و کۆمەڵی دادگەریش بۆیە داوا دەکەم هاوڵاتیان و دەنگدەران لە دەیدا سزای ئەم دەسەڵاتدارە گەندەڵە بدەن و بۆی کەوا کاندیدە دەستپاک و دادگەرەکانی دەربستن بە پشتیوانی خۆی. دانیشتوان و ڕۆڵەکانی هەڵەبجە و شارە زۆر و هەورامان پێنجێنی سەربڵند و سەی سادقی خۆڕاگرت. مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید کاندیدی کۆمەڵی دادگەریە و لە بازنەی سێ ژمارە 25 لە ماوەی ڕابردووی کاری پەرلەمانیدا بۆ هێڵوێست و کارە مەردانەکانیەوە مەترسی لەسەر ژیانی دروست بوو ئاگادار کراوەتەوە لە هەوڵی تیرۆرکردن و دەرمان خواردکردنی. بۆیە بەڵێنی ئەوە بە جەماوەر دەدات هەمیشە لەسەر ئەو ڕاستە ڕێ بەردەوام دەبێت و هەرچی لە بەرژەوەندی خەڵک و جەماوەری خەڵکی کوردستان بێت ئەنجامی دەدات بێ سڵەمینەوە و دژی دزی و گەندەڵی دەوەستێتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.